پاشان کە فەرمێ شەریک بۆ خوا بڕیار نەدا ئەوەش دیارە شەریکیش بۆ خوا بڕیاردان یان لە دید و تەسەووریایەتی وا بزانە خالقێکی تر هەیە وا بزانە ڕازقێکی تر هەیە وا بزانە بکرێکی تر هەیە لەم گردونەیە ئەوە شرکە لە ڕبوبیەتە لە ناسینی خوای گەورە. ئەجا شرکێکی تریان لە عیبادەتەکانە عیبادەتەکان یا بە دڵە کرێن یا بە زمانەکرێن یا بە کردەوەکانەکرێن لە عکسی ئەمەیە شرکێک کە لە دڵا بکرێوەکو ڕیا بە زمان بکرێوەکو شرکێ بەسەر زمان یا بێ هاوار بکە یا شەیخ عەبدولقادری گەیلانی مەسەلەن یا شرکێک بە کردەوە بیکە ڕکوع و سجود ببە یا حیوانە سەر بڕە لەژێر پێی تاغوتێک ئەوانە هەمووی شرکن. شرکێکی تریان شرکی یاسادانانە چۆن خوای پەروەردگارە فەرمێ وەلا یوشریک فی حکمه ئەحەدا لە دەسەڵاتی خوای گەورە لە حکمە لە یاسا و ڕێسادانانە لە جێبەجێکردنە لە داوەریکردنە خوای گەورە شەریکی نییە نابێ شەریکی بۆ دابنرێ ئەم لەهم شورەکا و شەرعوا لەهم من الدین ما لم یأذن به الله ئەوەش نابێ ئەو شرکەشی بۆ بڕیار بدرێت.